تورەکەی قوماش، کاغەز یان نایلۆن و پلاستیک لە بازاڕکردندا. ڕێژەی بەرزبوونەوەی بەکارهێنانی هەڵگرە پلاستیکەکانمان هاوکاتە لەگەڵ بەرزبوونەوەی کێشەی ژینگەیی لە جیهاندا، وەک کارەساتی ژینگەیی، گۆڕانی ئاو هەوا، پیسبوونی ژینگە، مەترسی بۆ سەرگیانی زیندەوەری وشکانی و ئاوی لە سەروی هەمووشیانەوە مرۆڤی چۆن بەرەنگاری ئەم کێشەیە ببینەوە. بە شێوەیەکی گشتی سێ جۆری هەڵگرمان هەن لە جیهاندا، کاریگەریشیان بۆ سەر ژینگە و پشت بە پێکاتە و چۆنیەتی بەکارهێنانی هەڵگرەکە دەبەستێت. ژمارەیەکی زۆری هەڵگری دووبارە بەکارهێنەرەوەمان هەیە، هەریەکەیان خاوەن تایبەتمەندی جیاوازن بە پشت بەستن بە پێکاتەکەی و کردداری بەرهەمهێنانەکەی و توانای ماوەی بەکارهێنان و لە ناوچوونی دەتوانین بڕیار بدەین کامیان هەڵبژێرین بۆ هەمیشە پێویستە بژاردەکانمان بناسین. کاغەز هەرچەندە زووشی دەبێتەوە، بەڵام بۆ بەرهەمهێنانی پێویستە بە ڕێژەیەکی زۆری ئاو سوتەمەنی هەیە سەرڕای بڕینەوەی دارەکان و کەمکردنەوەی سەوزایی و زیادکردنی ترشەبارانە و بەخاتری دروستکردنی هەڵگری کاغەزی. ناتوانانی لەژێر باراندا بەکاری بهێنیت و یان خۆت لە ماڵەوە دروستی بکەیت. ئاشکراشە توانای دووبارە بەکارهێنانەوەی 169 جار کەمترە لە تورەکەی قوماش. پلاستیک نوێ نابێتەوە و کردداری بەرهەمهێنانەکەشی کار دەکاتە سەر گۆڕانی کەشوهەوا، پیسکردنی ژینگە و ژەهر بۆ مرۆڤ کە کاریگەریەکی بەرچاوی لە ژیاندا دروست دەکات. ڕاستە پلاستیک کاربۆن کەمتر لە پێکاتەکەیدا هەیە، بەڵام ئەوە بۆ یەکدانە هەڵگری پلاستیکی ئەیچی لەبارەی هەزاران ژمارە کە ڕۆژانە بەکاردەهێنرێت. تورەکەی قوماش وزە و ڕێژەیەکی زۆری ئاو و پەین و دەرمانی مێشکوش بەکاردەهێنرێت لە بەرهەمهێنانیدا، بەڵام فابیرێک و سیلیلۆس کە پێکاتە سروشتەکەی تورەکەی قوماشە بە ڕێژەی 90 کاریگەری کەمترە بۆ سەر ژینگە لە کاربۆنی پێکاتەی نایلۆن. ئەگەر تۆ ژیانی خۆت و ژینگەکەت خۆش دەوێت و دەتەوێت بیپارێزیت، با بژاردەکەت لە بازاڕکردندا ئەو هەڵگرە جانتایە بێت کە پێکاتەی ئەندامیە و زووشی دەبێتەوە لە زەویدا، سەرباری توانایی چەند جارەی بەکارهێنانەوەی. هەموو ئەوانەی بەکاریان دەهێنین، تەنانەت ئەبەوانەشی کە دۆستی سروشتن کار دەکەنە سەر ژینگە، بەڵام ئەوانەی کە دووبارە بەکار دەهێنرێنەوە لە تواناییدا هەیە سەدان جار بەکار بهێنرێتەوە و سووشی بێتەوەش لە خاکدا وا دەکات زیاتر سروشت دۆست بێت. جگەلەوەش ئەوەی بڕیار دەدات بەکارهێنانەکانمان دۆستی ژینگەمەنیان نا، ڕێژەی چەند جارەی بەکارهێنانەکانمان بۆ بابەتەکان نەک تەنها تورەکە قوماشەکە بکڕیت و دای بنێت، یانیش تەنها جارێک بەکاری بهێنی، هەروەکو جلەکانمان یان قۆنەرە و پێداویستی ڕۆژانەمان کە دەیکرین بەکاریان دەهێنین تا لە توانایاندا دەبێت و لە کار دەکەون. کەمترین ڕێژەی بەکارهێنانی بژاردەکانمان لە توانایان دابێت و ماوەی شیبوونەوەیان لە خاکدا تورەکەی قوماش 173 جار بەکار دەهێنرێت و 1 بۆ 5 مانگ دەخایەنێت شیبوونەوەی. کیسەی کاغەز 4 جار بەکار دەهێنرێت و 2 بۆ 3 مانگ دەخایەنێت تا شی بێتەوە. کیسەی نایلۆن 2 جار یان کەمتر 30 بۆ 40 ساڵ دەخایەنێت تا شی دەبێتەوە. ئێستا دوای ئاشنابوونمان بە پێکاتەوە و ژیانی کیسە پارێزراوەکانمان دەتوانین بڵێین بەکارهێنانی تورەکەی قوماش کە توانای دووبارە بەکارهێنانەوەی هەیە یارمەتی ئەو کێشە ژینگەیە جیهانیە دەدات لە بڕی بەکارهێنانی کیسەی نایلۆن و پلاستیکی و فرەدانی دوای هەرجارێک. لەگەڵ هەموو ئەمانەشدا مرۆڤ لە هەر بارودۆخێک و بابەتێکدا بێت پێویستە ئاگاداری لایەنی تەندروستی بێت. تورەکەی قوماش بەهۆی ئەوەی زۆرترین جار لە توانایدایە بەکار بهێنرێتەوە، دەکرێت مۆڵگەیەکی گونجاو بێت بۆ گەشەی بەکتریا و ڤایرۆس و کەڕۆکانە بە پاراستنی پاک و خاوێنەکەی و چارەی ئەم کێشەیەش دەکرێت. لە کۆتاییدا کردداری تۆ کاریگەرێکی گەورە لەسەر ژینگە جێدەهێڵێت، نەک خودی جانتاکەی بەکاری دەهێنیت. بژاردە بەهێزەکە ئەوەیە کە تۆ بیری لێ دەکەیتەوە چی دەکەیتە خەمی ژیانت، ژینگە و ژیانی خۆت و زیندەوەران، یا ڕێگایەکی کەمتر ئاسانتر بۆ تەنها ماوەیەکی کورتی ژیانی تایبەتیت. ئەوە پرسیارەکە بوو.